بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، زنجیرە وتاری ئومەویەکان دەوڵەتێک بۆ خزمەتی ئیسلام ژیان لەگەڵ ئەم وتارانە ئەبەینە سەر. باسی عومەری کوڕی عەبدولعەزیز لە دەرسی پێشووە باسمان کردووە کە لە بنەماڵەکەیە چۆن بووە پەیوەندی ئەو لەگەڵ عومەری کوڕی خەتاب و خەوەکانی عومەری کوڕی خەتاب بە کەسێک لە وەچەکانی خۆی چۆن بووە، لەگەڵ عەبدوڵڵای کوڕی عومەرە چۆن بووە. ئەوانەمان لە خزمەتانە باس کردو. ئەمڕۆ لە خزمەتانە ئەمەوێت نەشئەتی عومەری کوڕی عەبدولعەزیز باسکەین. دیارە عومەری کوڕی عەبدولعەزیز نەشئەتێکی زۆر تایبەتی هەیە، گەورەبوونێکی زۆر تایبەتی هەیە. لە مەدینەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم نەشە ئەکات و گەورە ئەبێت. ئەو کەسانەی کە زۆر کاریگەریان لەسەر پەروەردەی عومەری کوڕی عەبدولعەزیز هەبووە بە پلەی یەکەم عەبدوڵڵای کوڕی عومەر. لە سەرەتای ژیانیەوە زۆر تەئسیر و کاریگەری عەبدوڵڵای کوڕی عومەری لەسەر بووە. عرضم کردم کە خزمەتی هەیە لە بینی عەبدوڵڵای کوڕی عومەر یا عومەری کوڕی عائیلەی عومەری کوڕی عەبدولعەزیز لەگەڵ عائیلەی عومەری کوڕی خەتابە. ئەفەرمێیەکێک لە جارەکان گەڕایەوە بە دایکی وتی دایکە من ئەمە وەکو خاڵم دەرچم واتە وەکو عەبدوڵڵای کوڕی عومەر دەرچم. عەبدوڵڵای کوڕی عومەر زۆر تەئسیری هەبوو، بۆیە ئەفەرمێت چەند جارێک لەگەڵ دایکە گفتوگۆیان ئەکرد، ئەیفەرموو یا ئومی ئەنا ئوحب ئەن ئەکوونە مثل خالی، حەزەکەم وەکو خاڵم ئاوا بم. خاڵم چۆن مەسەلەن خەریکی خواناسی و تاعەت و عەبدایەتی و عائیلەی عومەری کوڕی خەتاب عائیلەیەک بوون کە دوور بوون لە بابەتی با بڵێن سوڵتە و سیادە و سیاسەتەوە، بەڵام بابەتی لە باسی عیلم و لەو بابەتانە باسی خواناسی و تەسکیە و تەربیە و پلەیەکی زۆر بەرزێن لەو کۆمەڵگایە هەبوو. بۆیە هەر لە سەرەتای مناڵیەوە لە بیئەی مەدینە پەروەردەبوو. بیئەی مەدینە بیئەیەکی عیلمی ڕۆحی بوو، بۆیە ئەم بیئەیە زۆر زۆر تەئسیر لەسەر ئەو کرد. بۆیە هەر زۆر مناڵ بوو کاتێک کە قورئانی لەبەر کرد، چونکە شارەکە هەر هەمووی بەرەو ئەو ئاقارە ئەڕۆشت، خەڵکان مناڵەکان هەموو قورئانیان لەبەرە کرد. عومەری کوڕی عەبدولعەزیزی قورئانی لەبەر کرد. ئەوەی کە سەرنجی زۆر دایکی سەرنجی زۆر ئەدا ئەوە بوو عومەری کوڕی عەبدولعەزیز هەر بە مناڵی زۆر مەسئلەی قورئان کاریگەری لەسەردائەنا. هەندێک جار لە ڕوایەتەکان ئەفەرمێت دائەنیشت ئەگریا. ئەڵێ دایکی جارێک لە جارەکان پێوت کوڕم تۆ بۆچی ئەوەندە ئەگری و بەجیا دائەنیشی؟ فەرمی وەڵڵاهی دایکە بیر لە مردن ئەکەمەوە، چونکە مەجلیسی گەورەکانی ئەبینی بیر لە مردن ئەکەنەوە ئەگرین، ئەمیش بە هەمان چەش. یەکێک لەو کەسانەی کە کانە بەکاءن فی خدمەتی القورئان زۆر ئەگریا لە خزمەتی قورئانی مبارەکە بریتێ لە عومەری کوڕی عەبدولعەزیز. زۆر ڕیوایات هەیە لەسەر ئەوە. هەندێک ڕیوایات هەیە ئەفەرمێ جارێک ئەلهاکم التەکاثوری خوێن لە ناو نوێژە عومەری کوڕی عەبدولعەزیز زۆر زۆر گریا. هەندێک ڕیوایەتی تر باسی ئیزە الشەمس کوورەتەکە کە لەسەر منبەر خوێندیەوە. ئەفەرمێ ئەوەندە گریا خەڵکی مزگەوتەکە هەر هەموو لەگەڵ دەستیان کردە گریان. والحاڵ ڕبتی عومەری کوڕی عەبدولعەزیز لەگەڵ قورئانە ڕبتێکی زۆر زۆر گەورەیە. یەکێک لەو شتانەی کە زۆر کاریگەری لەسەر ئەخلاقیاتی سەیدنا عومەر هەیە عومەری کوڕی عەبدولعەزیز بریتێ لە قورئان. زۆرن ئەو هاوڵانەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم کە ئەو بە خزمەتیان گەیشتووە لە مەدینە و بەنمونە عەبدوڵڵای کوڕی جەعفەر، سائیبی کوڕی یەزید، سەهلی کوڕی مەسعەد، هەموو ئەمانە ئەم بە خزمەتیان گەیشتووە و لە خزمەتیانە بووە. حتا جارێک لە مەدینە پێشنوێژی کرد، ئەنەسی کوڕی مالی لە پشتیەوە نوێژی کرد. طبعا ئەنەسی کوڕی مالی خۆتان زان خادمی پێغەمبەرە صلی الله عليه وسلم زۆر عمری درێژ بوو، خۆشەویست دوعای بۆ کردە زۆر عمری درێژ بوو. ئەفەرمێ کە تەواو بوو لە نوێژەکە، ئەنەسی کوڕی مالیک فەرمووی وەڵڵاهی هیچ کەسم نەبینیوە نوێژی وەکو نوێژی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم بە ئەندازی ئەم کوڕ ئەم گەنجە ئەم لاوە ئەوەندە نوێژەکەی لە نوێژی پێغەمبەر ئەچێ صلی الله عليه وسلم. ئەشیاءەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو مەدینە زۆر بە مقدس سەیرەکران و کاریان لەسەر ئەکرا، تەوزیع ئەکران لە بین یەکترە، ئەم ئەیدا بەویتر ئەو یەکێک لەو شتانەی کە بە هەدیە
لأصحابه وما أبو عمر يكون عبد العزيز أو قابل كيبو كبيغمر صلى الله عليه وسلم هند جار آبيت يا أخوات أو هيك لو اشتانبو كدرابة عمر يكون عبد العزيز طبعا أصحاب لخزمتي بيغمر صلى الله عليه وسلم بأنداز تقديسي قوري بيغمريان كردو بو يك طالموي بيغمر نية صلى الله عليه وسلم أصحاب دسا ودز جراويانا مال بمال جراويانا جل مباركاني بيغمر صلى الله عليه وسلم ميزركاني عصاكي بيغمر صلى الله عليه وسلم هم أنا الرواياتي لسرك أصحاب شون بمقدسي سيريان كردون بقوري سيري كلو بلكاني بيغمريان كردو صلى الله عليه وسلم إيك لو كلو بلاني كبر عمر يكون عبد العزيز أكوان بريتيا لو قابل كي بيغمر صلى الله عليه وسلم آوي بيخوار دكتور جادي قد بدا أم لنا أم بيئة برورد أبي بيئك بيوز بيغمر صلى الله عليه وسلم بيئك بيوز بقرآن بيئك علم أما زور كاريجري هي لسر شخصيتي عمر يكون عبد العزيز كدواتر جورة أبد وزور تأثير ليك درسي بيشو عرزم كردن كان لبر أو قصة خوشيك عبد الله يكون عمر فرمو بدايكي عمر يكون عبد العزيز فرمو أم كرة ما بلغ الخوتا أم كرة لنا همو بني أمية بس أما لإيما أشي زور ترين كسيك لإيما بشي أما لسر أم قصة همو مانجيك عبد الملك يكون مروان هزار ناري سرف أكد بو كيبو عمر يكون عبد العزيز طبعا عمر يكون عبد العزيز لقال أولنا ومدينة بو زور بالراقي جياوة زور بالرفاهية جياوة جلكاني بونا خوشكي همو أمانة بونا مشهدة لنا وميشكي خلطي مدينة كهميشة أيان بيني أم جنجة باكو تميزة جوانيات أو التزام زوري بمزقوته لو زمنا طبعا مربيها بولا معلمة يستبدا خوالم هر معلمة وز مربينا ما همو يكيق لو قورة بيوانا كسيك هبو تربيتي دادا كسيكيش هبو بس كاري علمي شتي فير كردو أم دوبابا حتى أم أخيرانش ما بون يعني العالمي إسلامية هندي خلق هبون خلقيان فير علم نأكل بس تربيتي خلقيان دا هو بأن دابا نرمي وحكيمي خوان تربيتي خلق دابدا يكيق لو كسانيك عمر يكور باولان عبد العزيز يكور مروان قرتبو بو عمر پروردك بيت مربي عمر صالح كوري كيسان صالح كوري كيسان إيك لأولياء كان إخوة زور تأثيري هبو لسر عمر كوري عبد العزيز لحياتي أو زور كاريجري لسر داناوا أفرمي عمر أو اندقجي جوانو لنا ومدينة جنجا كان وكو أوقجي عند هنا لبين إخوانا أنا قجي عمري أو عند جوان جنجا كان من كقش جاري وهي فرنسي ونازامسي أبو شوازة وأني قجا كان يركخن وزلو زمنا فرملنا مدينة جنجا كان وكو أو قجيان ترتيب أكل صالح كوري كيسان طبعا دائما متابعة من علي أكل نجي كي عصر سيري كد درنك هابو نجي جماعات شو كاتب ودانا بو بيه بيرج نجي جماعات أو عنده لنا مزقوطة وجودته بسيري كد نهات بانك درا قامت كرا إنجا عمر ببلا خوي كرا مزقوطة دوای نوێژبانی کردوتی ئەمە هۆکاری چی و بۆچی تەخیر بووی وتی وەڵڵا ئێوە خەریکی قژ داهێنان بوو قژم داهێنا تەخیر بوو نامەیەکی نووسی بۆ عەبدولعەزیزی باوکی وتی دیارە عومەر ئەمڕۆ لەبەر ئەمەی خەریکی قژەکانی بوو مەشغوڵ بوو بە قژیەوە هاتووە خۆی مەشغوڵ کردووە بەمەوە نوێژی عەسر دوای ئەوەی قامەت کراوە دوای کە بانگ دراوە و خەڵک هاتووەتە مزگەوت و قامەت کرد ئینجا هاتووەتە ناو مزگەوت أمر بتشي شون عقوبة بدم عمر كوري عبد العزيز كوري مروان ناميكي ناردو بنفريكا وتي لنا مدينة دانا نشيتها سرينة تاشي أبي قجاني ببري ما دام بقجك ومشغول بو نيجيكي جماعتي تأخير كردو سري أو برورديك أو باوكب أو من عليك أفرمي كاتك هاتنا ومدينة صالحي كوري كيساني بيني وتي أم ناميم هنا وأبي قجي أوك لهندي الروايات عليه جنجي كي زور كوبون أو تكليف يعني كرك قجي وانا كان دسكارينا كان شو قجي أو نجوان وجي معجبي هم يعني الله وتيان هيج مجال اختيان هنا دان نشان قجيان وردو د تاشي أفرمك قجيان تاشي هندي لجنجا كان بو جواني قجا كان يعني أبرت عند قجا كان بلا جوان لسر يك نيجي جماعات كان نيكر تأخير بو أبو شوازع عقوبة ده وفير نبي لمزقتي في غمرة صلى الله عليه وسلم نيجيك بجماعة تأخيرك بويا أما وهاي كردبوك التزامي كي زور قورة لعمر كوري عبد العزيز دروز التزامي كي زور قورة بالنيجو وبطاعته وبقرآن خيانه وبذكر أوراده
زۆر شەیخی گەورە هەبوون لەناو مەدینە کاریگەریان لەسەر ئەم هەبوو. یەکێک لەوانە عوبەیدوڵڵای کوڕی عەبدوڵڵای کوڕی عەتەبەی کوڕی مەسعود یەکێکە لەو شێخانەی کە زۆر کاریگەری پەروەردەیی لەسەر عومەری کوڕی عەبدولعەزیز داناوە. عومەری کوڕی عەبدولعەزیز ئەفەرمێت تەمەنام ئەکرد هەموو عمرم بەقەدەر یەک ڕۆژی عوبەیدیللا بێ. ئەوەندە عوبەیدیللا پیاوێکی گەورە و وارعێکی گەورە و کەسێکی گەورە بوو. ئەفەرمێ هەموو عمرم تەمەنام ئەکرد وەکو چیواوە وەکو یەک ڕۆژ لە ڕۆژەکانی عوبەیدیللا بێ. یەکێ لەوانەی کە زۆر کاریگەری لەسەری هەبوو سەعیدی کوڕی موسەیەب بوو. سەعیدی کوڕی موسەیەب یەکێک بوو لەو گەورە پیاوانەی ناو مەدینە. طبعا بە حیاتی سەعیدی کوڕی موسەیەبێکە لە پیاوە پیرەکان بە حیاتی بۆ لای هیچ ئەمیرێک نەڕۆشت، هیچ ئەمیر و گەورەیەک سەعیدی کوڕی موسەیەب نەچوە بۆ لای، تەنها بۆ لای عومەری کوڕی عەبدولعەزیز نەبێ. جارێک یەکێ لە غوڵامەکانی نار پرسیارێک لە سەعیدی کوڕی موسەیەب کە بە هەڵە پرسیارەکەی گەیان وتی عومەر ئەیە بتبینێ بە پەلە هەڵسا لە مەجلسەکەی خۆشی بۆ لای عومەری کوڕی عەبدولعەزیز. عومەری کوڕی عەبدولعەزیز زۆر شەرمەزار بوو بۆی کە سەعیدی بینی بۆ شێوازە. بۆ یەکێک لەو کەسانەی کە کاریگەری پەروەردەیی زۆر بەهێزی لەسەر عومەری کوڕی عەبدولعەزیز هەیە بەڕێکەوە لە سەعیدی کوڕی موسەیەب گەورە فەقیهی مەدینە. یەکێتر لەوانەی زۆر کاریگەری هەبووە لەسەری. لەگەڵ ئەوە عەبدوڵڵای کوڕی عومەر زۆر کاریگەری هەبوو. عەبدوڵڵای کوڕی عومەر کۆمەڵی مناڵی هەبوو، مناڵەکانی زۆر گەورە و عەزیم بوو. لەناو مناڵەکانیان لە هەمویان بەهێزتر مناڵی عەبدوڵڵا سالم بووە. دواتر مناڵێکی ترێ بوو هەر بە ناوی عەبدوڵڵا، کوڕێکیشی هەبوو خۆی ناوی عەبدوڵڵا، کوڕێکیشی ناوی عەبدوڵڵا. ئەفەرمێ سالم زۆر کاریگەری هەبوو لەسەر ئەخلاق و شەخسیەتی عومەری کوڕی عەبدولعەزیز، زۆر کاریگەری لەسەر داناوە. بۆیە طبعا سالم ئێمە لە ناو ئەصحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەعام لە ناو عەرەبە ئەو ئافرەتانەی کە جاریە بوون ئەگەر مناڵیان ببووە پێ ئەوترا ئوم وەلەد، یعنی دایکی کوڕەکان. ئیتر ئەوانەی کە مناڵیان نەبوو مناڵەکانیان ئازاد بوون ئوم وەلەد حکومەکەی لە ئیسلامە ئاوایە هەر کاتێک ئەو پیاوە وەفاتی کرد ئەو ئافرەتە ئازاد دەبێت. عەرەب بە عادەتی بە طبیعەتی خۆیان حەزیان بە ئوم وەلەد نەبوو، حەزیان بۆ مناڵان نەبوو کە لە جاریە لە دایک ئەبێ. حتا وەکو عەلی کوڕی حوسەین و بڵێن سالمی کوڕی عەبدوڵڵا و قاسمی کوڕی محەممەد و ئەمانە هەر هەمویان لەدایک بوون لەو ئافرەتانەی کە جاریان. ئەمانە بوونەوە پیاوانێکی ئەوەندە گەورە خەڵکی مەدینە شانازی پێوە کردن. بۆیە لە هەندێک کتێبە نووساوە سالم و مەولا عەبدیللا، سالم مەولای عەبدوڵڵای کوڕی عومەر، بەس سالم لە ئەسڵا کوڕی عەبدوڵڵایە وە خۆشەویستترینی کوڕەکانیشێتی و لە هەمووشیان وارعترە و زۆر کاریگەری لەسەر عومەری کوڕی عەبدولعەزیز هەبووە. خۆی لە چەندین ڕوایەتە باسی ئەوەکە کە چەند کاریگەری ئەوی لەسەر بوو. دیارە 33 لە گەورە پیاوەکانی ناو مەدینە بە ئەصحاب و تابعیەوە ئەم لە خزمەتیانە. 8 سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە خزمەتیان گەیشتووە. طبعا عومەری کوڕی عەبدولعەزیز یەکێکە لە تابعین خۆی، چونکە 8 سەحابەی پێغەمبەری صلی الله علیه وسلم بینیوە و لە 8 سەحابەی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم ڕیواەتی حەدیثەکە. لەناو تابعینە لەو کاتە 25 گەورە زانای هاوێنەی سەعیدی کوڕی موسەیەب و مثلا عوبەیدیللا و ئەمانە صالحی کوڕی کەیسان و 33 دانە لەمانە ئەمە تەلەبایەتی لە بەردەسا کردوون. واتە 8 سەحابە و 25 تابعی گەورە کە ئەم لە خزمەتیانە بوو توانیوێتی لە خزمەتیانە فێر بێ و ئیسفادە بکە و وەرگرت. ئەوەندە ئاستی علمی عومەری کوڕی عەبدولعەزیز بەرز بۆتەوە. ئەزان هەر چوار مەزهەبەکە بابەتی علمی لە ئەقوال و ئەفعالی عومەری کوڕی عەبدولعەزیز نەقڵەکە. ئەو کردوانەی کە کردوویەتی کردویانە بە دەلیل بە بەڵگە ئیشیان لەسەر کردووە، ئەو قسانەی کە فەرموویەتی و کردوێتی. لە مەزهەبی ئیمامی ئەبوو حەنیفەیە هەمیشە ئەگەر لە کتێبەکە خوێنتانەوە عومەر الصەغیر مەبەست پێ عومەری کوڕی عەبدولعەزیز، عومەری الصەغیر هەیە عومەری کەبیر، عومەری کەبیر عومەری کوڕی خەتابە لە مەزهەبی ئەوانە، عومەری الصەغیر بریتێ لە عومەری کوڕی عەبدولعەزیز. ئەوەندە گەورەیە لەلایەن. لە مەزهەبی ئیمامی شافعیە لە طەبەقاتە ئیمامی نەووی بە تەفسیل هاتووە عومەری کوڕی عەبدولعەزیزی باس کردووە لەبەرەوەی لە کتێبە فیقهیەکانی مەزهەبی ئیمامی شافعیە زۆر واریدە. لای مالیکیەکان بە هەمان چەشن، لای ئەحمەدیەکان بە هەمان چەشن. حتى إمام أحمد كمال مقولي زوري هي لسر عمر كور عبد العزيز أفرمي لناو تابعي كان هيج كسيك نية قولي
وەربگیرێ و ئیتر قسە مناقەشەی نەکرێت. طبعا ئێمە ئەزانین کە ئەدیلەکان باسەکەی مەسەڵەن قورئان دەلیلەکە لە دەلیلەکان، سوننە دەلیلەکە لە دەلیلەکان. لە مەذهبی ئیمامی مالیکە ئەفعالی ئەهلی مەدینە ئەبێتە دەلیل لە دەلیلەکان، وەکو دەلیل مامەڵەی لەگەڵا ئەکرێ. لەناو تابعینە اینجا قولی الصحابە خۆی بۆ خۆی حساباتێکی تایبەتی هەیە لە مەسەلەی ئەدیلەیە. قولی الصحابەیەک جارێ ئەبێتە ئەدیلە بۆ ئێمە، دەلیل بۆ ئێمە. لەناو تابعینە ئیمامی ئەحمەد دەفەرمێ یەک کەسێ قسەکەی بێتە دەلیل بۆ ئێمە. چۆن سەحابە بوونەتە دەلیل، ئەویش قسەکەی بێت دەلیل، ئەویش عومەری کوڕ عەبدولعەزیز قسەکەی بێتە دەلیل و بەڵگە بۆ ئێمە، ئەوەندە بەهێز. ئەفەرمێ لە مەقولەیەکی ترە ئەفەرمێ هەر کەسێک خۆشەویستی عومەری باس کرد لەگەڵ یا ژیا بزانن فعلموا أن وراء ذلك خيرا، لە دوای ئەو کەسەوە خێرێکی زۆر گەورەیە کە باسی عومەری کوڕ عەبدولعەزیزەکە. ئەوەندە فەضیلەتەکەی گەورەیە، ئەوەندە پیاوێکی عەظیم و گەورەیە، ئەوەندە خزمەتکارێکی گەورە بوو. بنەماڵەی ئومەویەکان چاک ئەیانزانی ئەم گەنجەی کە لەسەری دایکەوە ئەچێتەوە سەر بنەماڵە عومەری کوڕی خەتاب ئایندەیەکی زۆر گەشی. دوایی ئەوەش کە بۆم باسکەین لە دەرسی پێشوە بە تایبەتی کە نێوچەوانی شەق بوو، پیانود ئەشەج بەنی ئومەیە، یەقینیان هەبوو کە ئەمە یەملە الأرض عەدلە، سەرزەوی پڕەکە لە عەدل. بۆیە زۆر بە وریاییەوە مامەڵەیان لەگەڵ کێ ئەکرد، لەگەڵ عومەری کوڕ عەبدولعەزیزە ئەکرد. بۆیە هەر عەبدولمەلیکی کوڕی مەڕوان کاتێک کەوا وردە سەڵتەنەتی پەیا کرد، ئەفەرمێ ئەیخستە پێش کوڕەکانی خۆی، ئەوەندەی احترام لێ ئەگرت، ئەیخستە پێش کوڕەکانی خۆی، حتا فاتیمەی کچی خۆی دایە. يعني حساب كخليفة طبعا عبدالملك كوري مروان خوي خليفة بو تشوار لكركانشي خليفة. عمر كوري عبدالعزيز هناك لكتكاني خوي دا حتى لو وصيتنا مكايا كأمري وصيتك أبو كركاني كأجتن لعمر، أجتن لكتكن بفاطمة زور مراعاتي بكن شو عمر زور زبر لقليا، زور تند لقليا، شو جياني كي زور سخت قرص. عمر كوري خطاب جياني أبردسر عمر كوري عبدالعزيز. بۆیە هەر لە سەرەتای گەنجەتی و مناڵەتیەوە شوێنێکەوە بە ناوی خەناسڕە عەبدولمەلیک کوڕی مەڕوان کردی بە ئەمیری ئێوە، بۆیە ڕابێت لەسەرەوەی قیادە و سیادە چۆن بکە. لە دوای عەبدولمەلیک کوڕی مەڕوان لە زمانی وەلیدی کوڕی عەبدولمەلیکە، وەلید هات ئەمی کرد بە گەورە و سەرداری مەدینە لە ساڵی 87 کۆچی. لە ساڵی 87 کۆچی ئەم گەنجە مناڵەی کە لە مەدینە خۆی وردە پەروەردە ئەوێ ئەبێتەوە گەورە و ئەمیری مەدینە. مەدینە مەشاکلی زۆر تیا ڕوویداوە، حیجاز زۆر مەشاکلی تیا بووە، وەتایبەتی لە زەمەنی مەڕوانی کوڕی حەکەم و عەبدولمەلیکی کوڕی مەڕوان مەشاکلی زۆر بووە. بەڵام کاتێک کە عومەری کوڕی عەبدولعەزیز دائەنێن خەڵک هەر هەمووی زۆر خۆشحاڵی دەرەبڕ، چکە گەنجێکە لەناو خۆیانە پەروەردە بووە، چاک ئەیناسن لە بنەماڵە عومەری کوڕی خەتابە لە ڕووی دایکەوە. بۆیە ئەفەرمێ ئەهلی مەدینە زۆر خۆشحاڵ بوون بەم ئیمارەتەی کە وەریگرت. لە ساڵی 91 ویلایەتی تائیفیشی خرایە بەردەست، دواتر بە گشتی بوو بە والی هەموو حیجاز، مەککە و مەدینە و تائیف و هەر هەمووی پێکەوە ئەم والی و سەرپەرشتی و گەورەی بوو. زۆر کاری گەورەی کردووە لەناو ئەم کاری خۆیە. کاتێک کە وەلیدی کوڕ عەبدولمەلیک ئەم کارانەی پێسپارد کۆمەڵە مەرجی دانا، فەرمووی 3 مەرجم هەیە، ئەگەر مەرجەکان لەگەڵ ما موافقەکەن اینجا قبولی ئەەکەم. یەکەم فەرمووی من بە عەدالەتێکی ڕەها و مطلق لێرە حکم ئەەکەم و بە هیچ شێوازێک کەسێک زوڵمی لێ ناکرد لەژێر دەسەڵاتی منە. یەکەم. دووەم فەرمووی بەو مەرجەی ئەم ویلایەت و شتە دەسم نەگرێ، یەکەم ساڵ ئەچم بۆ حەج، هەر یەکەم ساڵ کە ئەم کارم وەرگرت و ئەچم حەجەکەم، چکە دوای حەجم پێ ناکرێ، یەکەم جاریشی بۆ حەجی بکە. سێهەم وتی ئەبێ مۆڵەتم بدەن ئەو عەتیە و ئەو شتانەی کە کۆی ئەەکەمەوە خۆم تۆزیعەکەم بەسەر ئەهلی مەدینە، ناینێرم بۆ شام، شتێکم نوقسان بوو لە شام بۆم بنێرن، ئەمەی کە لێرە هەیە خۆم تۆزیعەکەم بەسەر خەڵکەکەی ئێرە. وەرید هەر 3 مەرجەکەی قبول کرد، هەرسێکی قبوڵە چیت ئەوێ بیک. بۆیە بوو بە والی لەناو مەدینە و دواتریش والی لە هەموو حیجازە. گەورەترین کارێکە کردی جیاواز لە هەموو ئەوانەی پێشخۆی هات هەموو فوقەهای مەدینە لەو کاتە کۆ کردن. فقهای مەدینە طبعا مەدینە پڕ بوو لە فەقیه، ئەو فەقیهە زۆر دیارەکان لە هەندێک زەمانە وتوانە فقهای 3، فقهای 5، فقهای 7، فقهای 10. ئەلەو زەمانەیە عومەری کوڕ عەبدولعەزیز فقهای 10 هەن.
دفقيه جورهن هردك يعني كوكردوا هناني داينشان فرموي لم دقب دوا ايوه دستراست كاني منن هر كاتك كسك حقي هبو ما فيك هبو اگر ايوه نيجين بمن ما في ام كس فقير وهجرانك لنا مدينه هن يعني قرفتي كان هي ايوه نيجين من لقيامته مشكاتي ايوك حساب لقل ايوك ايوه شاي من النوم خلق دو هر عاملك هر كسي كمن داي انم لشوينك ايوه زانيتان وبيتشواني شريعه اجولته ابي بيم بلن بوي لايبم اقل لا بيم نلن او لقيامته من شكاتي ايوك مشكشتكم دوت دسي ايوه لبرانبر ام كارب وفقهاي مدينه سيستمي زور سيري غوري هر کسی کاری بود دولت کرده به بتاعتی لزمانی امویه کنه به برانبر نبود حتما شتیکی ورگرت ولی برانبر وکو وظیفه بود کاره کن اما جو وظیفه بود بالان وظیفه به برانبر هیچ شتیکی بود دانن فرموی فقها لتشيني فقهاء خوتان عطيتان هي مانغانا وصالانه وري اجرن طبعا عطيه صالانه بول لدولة مسلمان دواتر بو بالشج مانجاري دواتر بو بالصالانه مانغانا نبوه تم عاشي او زمن مانغانا نبوه صالانه نبوه فرمو خوتان عطيه خوتان تنهي اما هيش تبوي وزياد ناكا بس اركي قيامتان قرسك بشيكي زور لاركي قيامتي خوي خصه سرشاني ام فقهاء عشرة لنا مدينة لو كاتا هرچند گنجيتي كان تيايا هندي كان گنجن بلام تواني بما طواوي مدينة هم كنترول كا هم امانه بخاطر برپرسیارەتی کی زۆر گەورە کە هەمویان هاوکاری بن دعمی بکەن هەتاوەکو ئەو عەدالەتەی خوا ئەوێ لەسەر زەویا بیچەسبێن عومەری کوڕ عەبدولعەزیز کاری زۆری هەیە لەناو مەدینە ئیشی زۆری هەیە ئەمە یەکەمین تەجروبەیەتی کە وەری ئەگرێت بەم ئاستە گەورە ببێتە والی حیجاز بەم قورسایەتی و گەورەیە مەککە و مەدینە و تائیف بەتایبەتی ئەم سێ شوێنە هر سيكان لجد صلاة يكسابك عمر كوري عبد العزيز وخلقكش هر همو بي راضي بن وهر همو قبوليان بي كأم جنجا سربرشتيان بك أما سرتاي كي زور قورية كدواتر إيشمانتي إكيوكا لباسي عمر كوري عبد العزيز أم سرتاي تشيبو آين دي عمر دروسك شا أقليتي كي قوري إداري أداتك همو عالمي إسلامي بري برا عالمي إسلامي هر همو لو كاتا طبعا عالم إسلامي لو كاتا بشي للصين لجرد صلاتيانا بشي لأوروبا لجرد صلاتيانا شكا دولتي أموي زور قورب ولو كاتا لأفريقيا بناو دارسانا كاني أفريقيا أم بياما قوريان قياندو هتا نزيكي مغرب الروشتون تصورك دواتر أبيت خليفة أم هموشينا وشون إداريك وشون أي بابر لو زماني خويا شون أو عدلة أو عدليك كإمام عمر خويبين يملأ الأرض عدلا سرزوي هرهم يكاب عدالة أم پرورداني أم كاراني لنا مدينة هرهم تأثيره لسر دواترو لسر أو شوازي مع ملايكة وإكالق العالم الإسلامي جهاني إسلامي داو أكن لذاتي باش پروردگار خواهي رحمة بزي خود بسر مانا ببارنا يا ربي خواهي جان عفو عافيتي خود بسر مانا ببارنا خواهي گناهاني كردو مانا بأشكرا عفو مانك گناهاني كردو مانا بپنهان عفو مانك گناهاني نمان زاني كردمان عفو مانك گناهاني زاني مانو زيادة روي مانك لحضوري تو يا خويا عفو مانك إلهي اما لبسة صالوا استخري كدل خوش ابينو درقا كاني خير بسر امتا اكريتو لايق لسوريا نصرتي مسلمانان ابينو انو لفلسطين وغزة نصرتي مسلمانان ابينين يا ربي خويا ام نصرتي مسلمانان قورة تركبوا من يا رب العالمين خويا جهاني اسلامي لم زحمة محنتي رزقارك لدسي صهيونيد رزقار مانك لدسي يهود ونصارى ومجوس رزقار مانك درجة كاني خير بسر أمتا بكرة ويا رب العالمين خويا عدالتي سرزي بخرة ودسي مسلمانان يا رب العالمين يا ربي خويا تفرق لبني مسلمانان ما هي الله ظلمان يكخى بهيز مانك تندو طول مانك لبرانبر كافرانا يا إلهي بهيز مانك لقل اكترا برحمة مانك وبزي مانك لأهلي ولا وبراء يا رب العالمين عقيدة لظلمانا دام زرينا إلهي داوال لي أكين بكرمي خوت نصرتي خوت من بي عطاك يا أكرم الأكرمين يا ربي خويا لد أبارنا ولد ألالينا مسلماناني غزة زور زحمتيان بوا يا ربي خويا جان درجة كاني فرح ورحمة بسريانا بكروا هزاران خوشي بسريانا ببارنا يا أكرم الأكرمين يا ربي خويا
داوات لي أكين هر قرفتك من هيبو من شار سرك أو من بحال مال مالدارك أو من بمنال منالي بي عطاك أو من بمنال منال كاني صالحك أو من يا إلهي قرفتك بو شار سرك يا ربي خوايا أو من لنا نهامتي وزحمتك يا أخويا رزقارك أو من نخوش الشفاء وبنر أو من قرزكاني بدر يا رب العالمين خويا رزقي حلال من زيادك أو أنت حلال من بدر محتاج حرام من مك يا أكرم الأكرمين يا ربي خويا دل من آرامك مال من آرامك جيان من آرامك روح من أسود وآرامك تو قوري خوت خويا داوات اللي أكين بكرمي خوت وبرحمتي خوت رحمة بسر أمي التي إما بباري أنا لمحنة كان أمي التي رزقارك درقا كان خير بسر أمي التي أبكر ويا أكرم الأكرمين يا ربي خويا أخوانا سي لنا وأمقلي إما زياترك دين داري لنا وإما بهيسترك تو قوري خوت خويا داوات اللي أكين بكرم ورحمتي خوت درقا كان خير بسر مانا والاك يا أكرم الأكرمين يا ربي خويا صلاوي أما جسي أما بقينا بيغمبر صلى الله عليه وسلم يكنا ما لخزمتي بينا يا أكرم الأكرمين صلاة خوشي وستير روحي أما بيبقينا يا أكرم الأكرمين بركاتي أسماء وزي بسري أببارنا مقامي محمودي بعطاك وسيلة وفضيلة بعطاك يا أكرم الأكرمين يا ربي خوايا داوال لي أكين لسر إيمان بمان جينا لقل كومالي خوانا سانا بمان جينا لسر إيمان بمان مرينا لقل كومالي خوانا سانا بمان مرينا يا ربي خوايا لقلكم اللي خوانا سانا زندومان كروا برشفاعتي إيمان داران من بخاه يا إلهي دوا اللي أكن بكرمي خوت ورحمتي خوت شون لم دنيا عيبا كانت داشاري وين أول قيامتها لمن خوش بيا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قولوا لقناهي من الشيء أجبوري خواهي من قبلك يا ربي